ماوەی 8 ساڵە لە سلێمانی کاری شۆفێری تەکسی دەکات. سەرڕای قورسی کارەکە، بەڵام خولیای زۆری بۆ پیشەکەی وای کردووە تا ئێستا بەردەوام بێت. بەهۆی ئەوەی شۆفێری تەکسی ئافرەت کەمە، نەسرین محەممەد بڕیاریدا ببێت بە شۆفێری تەکسی و ئێستا کار و کەسابەتی باشە و لە نێو سلێمانی کار دەکات. زۆرێک لە کۆمپانیەکانی تەکسیش خوازیاری ئەوەن کاری لەگەڵدا بکەن. بەڕاستی شۆفێری تەکسی بۆ ئافرەتان زۆر زەرورە. ئافرەتانمان بە تایبەتی لە شەوانە حەزەکەن زیاتر لەگەڵ ئافرەتا بڕۆن تا پیاو، چکە ئەترسن لە دابوونەریت یەمەوە تۆزێک ترسیان لە پیاو هەیە، وەلو شۆفێری تەکسی پیاوەکانمان هەموو شار خراپین لەوەچە چەند کەسێکیان تیا بێ بە پەنجەی دەست ئەی ببژێرێ. بەسەر زیاتر ئافرەتان حەزەکەن لەگەڵ هاوڕەگەزی خۆیانە هاتوچە بکەن. من چکە ئیشەکەی خۆمم خۆشەوێ، باوەڕکە شەی واتە سەعات 2 شەو ئیشەکەم من. يعني إشي مالش الحمد لله كشي مالم نية سپاس بۆ خوای گەورە، بەڵام ئیش ئەەکەم و خۆشەویستی نەفەرەکانیش مەچکە بەڕاستی ڕێزێکی زۆرم لێگرن، هەم برا مرورەکان، هەم ئاسایش، هەم پۆلیس، یعنی زیاتر چاودێر من ئاگیان لە منە. جگە لەوەش من کە ئیشی خۆم ئەەکەم و نەفەر تەلەفۆنم بۆکە چەند نەفرێکش ڕۆژانە لە کۆمپانیای ناسیار وەرئەگرم کە پێمەڵێن ئەو نەفەرە هەیە ئافرەتە حەزەکات تۆ هاتوچێ پێ بکەی. کۆمەڵێک گەنجی سلێمانی لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە سەرقاڵی ئەوان زۆربەی شۆفێرانی تەکسی سلێمانی کۆبکەنەوە و بە شێوازێکی پێشکەوتوو کار بکەن و نەسرین محەممەدیش وەکو ئافرەتێک ئێستا کاریان لەگەڵدا دەکات. کۆمپانیای ناسیار وەکو کۆمپانیایەک کە لە بواری گواستنەوەی هاوڵاتیانە لە شاری سلێمانی کارەکات، لە ڕێی ئەپلیکیشنێکەوە کۆمەڵی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی شاری سلێمانیەکات. ئەم کۆمپانیایە بەهێزێکی دەستی ناوخۆیی بە توانای کۆمەڵێک گەنج ئەپلیکیشنێک دروست کراوە کە ئەم ئەپلیکیشنە کاری دابینکردنی تەکسیە بە سەرنشین بە شۆفێری ئافرەت و شۆفێری پیاو، کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەم کۆمپانیایە برێوی داوە بە توانای ئافرەتان بۆی کە ببنە شۆفێر و لە کەرتی تایبەتا کار بکەن. سەرۆکی سەندیکای گواستنەوەی سلێمانی دەڵێت دروستکردنی کۆمپانیەکانی کۆکردنەوەی تەکسی و چاودێریکردنیان گرینگە، بە تایبەت بە ڕێگەیەکی پێشکەوتوو بێت و دڵنیایی زیاتری سەرنشینانی تێدا بێت، بە تایبەت دانانی کامێرا لە نێو تەکسیەکان. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیە بە قەزا و ناحیەکان و 27,000 تەکسیمان هەیە و لەو ژمارەیە نزیکەی 19,000 لەزگۆ لۆگۆی لێدراوە. ئەم لەزگۆ لۆگۆیانە هەموو شۆفێرێک لەلایەنە ئەمنیەکان و لە بەڕێوەتی گواستنەوە مەلەفی تایبەتیان هەیە لە هاتوچۆ هەیەە و بە کۆمەڵێک فلتەردا تێپڕنیی لەو فلتەرانی کە زۆر گرنگە بەنسبەتی ئێمەوە ئەوەیە کە بەڵگە و تاوان پشتڕاستیەوە کاتەوە کە ئایا ئەو شۆفێرە باگراوندێکی قەزایی خراپی هەیە یانێتی ئەگەر هات و خوانەخواستە شۆفێرێک لە ڕابردوودا مەحکوم بوو بە تاوانێکی قورس ڕێگای پێ نادێت کاری شۆفێری کات. لە سلێمانی 7,000 تەکسی هەیە و سەندیکای گواستنەوەش لە هەوڵی ئەوەدایە کاری شۆفێری ڕێک بخاتەوە لە ڕێگەی پێدانی لۆگۆ و تۆمارکردنی تەکسیەکانەوە. هەر شۆفێرێکیش پێشینەی تاوانی هەبێت ڕێگەی پێ نادرێت کار بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.